خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامەیەم شەوتان پێشکەشەکەین. لە ئێستادا کۆمەڵێک گرفت و کێشەی هەڵواسرا و لە ناوخۆی هەرێمی کوردستان هەیە و پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیەکان بە جۆرێکەکە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی نیگەران کردووە. لەگەڵ ئەمەشدا قەیرانی دارایی و چارەسەر نەکردنی کێشەکان هێندەی تر هەرێمی کوردستانی بەگشتی نیگەران و ماندوو کردووە. لە ئێستادا بەردەوام هەرێمی کوردستان و بەغدا لە دانوستاندان بۆی بگەنە ڕێکەوتنێک بۆ لانی کەم لەسەر پرسی پرۆژە یاسای بودجە و مەسەلەی دارایی و مەسەلەی موچە لە نێوان بەغدا و هەرێم. ئەمە جگەلەوەی ئەمڕۆ پرسێکی تر هاتۆتە پێشەوە کە پرسی هەڵبژاردننی پێشوەختە کە بەشێکی زۆر لە خەڵکی داوایەوە کات هێز و لایەنە سیاسیەکان یەکڕیز بن. کێشەکان کەی چارەسەرە بن؟ دەرچە و دەواازەکانی چارەسەر لە نێوان هەرێم و بەغدا کامانن؟ بۆچی هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو هەموو کێشەکەڵەکە بوانەدا بەڵام هێشتا ئامادەنین بگەنە چارەسەرێکی بنەڕەتی؟ هەمووانەم شەو لە پانۆرامادا لەگەڵ بەڕێز سەعدی ئەحمەد پیران دامی مەکتەبی سیاسی گفتوگۆی لەبارەوەکەین کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە بە سوپاسەوە لەگەڵمانە بێت. بەڕێز کاک سعدی سوپاس بۆ بەڕێستان کە لە پانۆراما ئامادەن. سوپاس بۆ کاتەی بەڕێستان. سەرەتامەوێ پرسیاری ئەوە بکەم کە خەڵکێکی زۆر وێڕای بارگرانی و بەشان قورسی مەسەلەی قەیرانی دارایی پرسی ناکۆچی و ناتەبایی نێوان هێز و لایەنە سیاسیەکان و نەبوونی یەک مێزی گفتوگۆ کە کێشەکان یەکلا بکاتەوە هێندەی تر هاوڵاتیانی نیگەران کردو. ئەمە لە ئێستاە بۆ دروست نابێت کە هەرێمی کوردستان لە بەردەم کۆمەڵێک کێشە و قەیراندایە. بەڵێ ئێوارەی کورسات نیوز و تیمەکەتان باش، ئێوارەی بینەرانی خۆشەویست باش. من داوای لێبوردن دەکەم کەمێک هەڵامەت و سەرمام خواردووە بە هیوای ساق و سەلامەتی بۆ بەڕێستان کاک سعدی. خۆی نەیە بەڵام هەوڵەدەم نەمویست قسەتان بشێنم ئەمڕۆ. لە ڕاستیدا ئێمە ئەزانین بە لە ئەنجامی هاتنی داعش و مەسەلەی کۆرۆنا دابەزینی نرخی ناوت ئەوانە هەمووی بۆ سەبەبی ئەوەی کە قەیرانی دارایی و قەیرانی ئابووری کە لە پێشتریش کەم و زۆر هەبووە بەڵام ئەمە زۆر زیادی کرد و کێشەی دارایی و حسەی هەرێم لە بەغداوە لە ساڵی 2014ەوە لەگەڵ هاتنی داعش تا ڕادەیەکی زۆر بڕاوە. دەسەڵات و تواناکانی هەرێمی کوردستان لە دابینکردنی ژیانی خەڵک و چارەسەری کێشەی موچە و پێویستیەکانی خەڵک نەیتوانیوە لە ڕێگای فرۆشتنی نەوت و سعری نەوتی کە مامەڵەی لەسەرکراوە هەمووی دابین بکە. ئەمانە هەمووی گەیشتۆتە قۆناغێکی ئەوتۆ مەترسی برسیەتی هەیەەوە. دیارە ئێوە ئەزانن لە دیر زەمانەوە هەمیشە باسەکرێ دەبترێ کاسەی پڕ ئاشتی ماڵە. ئەم کاسەیە پڕ نییە ئێستا. کێشە لە نێوان لایەنە سیاسیەکانی هەر کەسە هەوڵی ئەوە دەدا کە بە دوایی کەمتەرخەم بگەڕێت کێیە سەبەبی ئەساسی لە بوونی ئەم قەیرانە لە هۆی برسیەتی خەڵک نەبوونی موچە. ئەمە کێشەیەکی گەورەیە و من پێم وایە ئێمە زۆر جار بە هەڵا باسەکەین کە مهم پاراستنی هەرێمی کوردستان و یەک پارچەی هەرێمی کوردستانە، مهم بڕوابوون بە خۆیە. ڕاستە ئەمانە هەمووی هەن و خەڵک بەبێ تەرەدۆت ڕێزەکەی و باخەکەی و مناڵەکەی کردە قوربانی ئەم شۆڕشە و پشتیوانی لەسەر کردایەتی و لە سیاسەتی کوردی و لە هەموو قۆناغەکاندا هەرچی لای گران و خاوەن قیمەت و بەها بوو کردی قوربانی. باشە ئەمڕۆ دەیەوێت لە سێبەری ئەم حکوومەتی هەرێمە بە ئیسراحات دابنیشێوە نانی مسۆگەری هەبێ و ژیانی مسۆگەری هەبێ. ئێمە نەمانتوانی ئەوە تامین بکەین. من پێم وایە ئەمەیان گەورەترین سەبەبە کە نامانوێ ئەعتراف بکەین ئێمە لێرە کەم تەرخەمین لە
دابینکردنی بژێوی ژیانی خەڵک نەمانتوانیوە دابینی بکەین. غەڵەتەکە لە سیاسەتی ڕۆژانەمانە، لە نەزانینمانە، لە اقتصاد و لە دارایی، لە متابعە نەکردنمانە، لە گەندەڵیەکی بێسنوورە. ئەمانە هەمووی سوالن هاوڵاتی دەیکاوە ئێمە پێویستە بە جورئەت و بە شەجاعەتەوە وەڵامی بدەینەوە و لەو جێی کە ڕاستە کاتن پێی بڵێن تۆ ڕاست دەکەی وعدت دەینێ دووبارەی نەکەینەوە، بەڕاستی دووبارەی نەکەینەوە. من پێم وابوو ئەو کابینەی نۆ و ئێستاش دەڵێم کابینەی نۆ شانسێکی زۆری هەیە، چونکە پشتیوانێکی زۆری هەبوو. کابینەی نۆ مەفروزە دەست پێ بکە دەورێکی گرنگ ببینی لە ڕێگرتن لە گەندەڵی، دەورێکی گرنگ ببینی لە ڕێگرتن لە بەلارڕێدابردننی سیاسەتی اقتصادی. ڕاستە شانسی کەم بوو لە کاتێکدا کابینەی نۆ دەست بەکار بوو کە تەمەنی زۆر نەبوو. ئەو کێشانە هاتنە پێش مەسەلەی داعش و مەسەلەی کۆرۆنە و مەسەلەی دابەزنی نرخینەوت و ئەمە هەموو تاسیری خۆی هەبوو. بەڵام ئێستاش پشتیوانی هەیە کە دەتوانێت کەمێک لەو ئیمکانیاتانەی کە لە کاتی هەبوودا کۆکراوەتەوە وەریگرێ، بە قەرزی وەرەگرێ، بە خۆشی بە ناخۆشی وەری دەگرێ بۆی خەڵکمان برسی نەبێ و ئێمەش محتاجی ئەو هەموو تەنازڵات. کاک سعدی لە هەموو کێشە و گرفتێکە تەجروبەشمان هەیە، تەجروبەمان هەیە لە جیرانمان لە سعودیا ئەو شتە ڕوویداوە. وەلی عەهدی سعودیا کارێکی لەو بابەتەیە کرد لە کاتێکدا کە ئەزمەیەکی زۆر گەورەشیان نەبوو و یعنی لە وڵاتی ئێمەش پێویستە هەوڵێک بدرێ لەو ڕێگایەوە. بەڵێ ئەمریکا کاک سعدی ببوورە، ینی لە هەموو کێشە و گرفتەکانە یەکەم جارۆکو بەڕێزت دوتت اعترافکردن زۆر مهمە کە لایەنێک کە مقصر بێ بڵێ اعترافی ئەوە بکە کە مقصیرەکە کوێ، ینی دەست لەسەر برینەکان دانێ، دووەمیان چارەسەر. ئێستا چارەسەر ئەبێت چی بێت بۆ ئەوەی بتواندرێت کە بەشێک لەو برینانە، بەشێک لەو کێشانەی کە بەڕێزت باست کرد چارەسەر بکرێن؟ ئەزانی چۆنە ئێمە زۆر جار زیاتر بە خۆمان ینی بە خۆمانەوە خەریکین. ئێمە لەگەڵ لە عێراق بەشێکین لە عێراق و لە بەشێکین لە بەرنامەی اقتصادی ئێمە و بەرنامەی اقتصادی عێراق بەرنمەیەکی تاواکەری یەکترن و ئەمانە هەمووی بە پێی مەوادی جوداجودای دەستوری ئەگەر لە بواری نەفتە، لە بواری داهاتەکانی غێرنەفتیە، لە هەموو بوارەکاندا تەنزیم کراوە. بەڵام ئەگەر سەیری بکەی بە دقت سەیری بکەی ئێمە زۆر هامشی سەیری دەستور دەکەین. ئەگە بە وردی سەیری دەستور بکەی دەستور جێبەجێ نەکراوە، جێبەجێ نەکراوە. ئەو بڕگە و مادانەی کە کرۆکی داخوازیەکانی خەڵکی کوردستانن بە شێوەیەکی دەقیق و ورد جێبەجێ نەکراوە. ڕقم یەک، ڕقم دوو ئەم ناقەشاتانەی کە دەکرێت زۆر جار وەڵا کورد ناکۆکە. ئەی باشە شیعە لە عێراق زۆر کۆکە، علاقاتیان زۆر باشە لە بینی خۆیان، سونە علاقاتیان زۆر باشە لە بینی خۆیان. ئەم مزاهراتانەی کە لە جنوب و وەسەتی عێراق دەکرێت لە دژی چێ دەکرێت؟ خۆ لە دژی هەرێمی کوردستان ناکرێت، لە دژی حیزبەکانی خۆیان دەکرێت، مەقەڕاتیان دەسووتێ، مەسوولەکانیان شار بەدەر دەکرێن. من پێم وایە ئەم مەوزوعە پێویستە ئێمە هەوڵی ئەوە بدەین تێبگەین کە بەداخی گرانەوە بە هەبوونی هەموو کەم و کوڕیەکانی ئێمە لە نەزانیە یا عەمدیە. بەڵام لەگەڵ ئەوەش ئەگەر عێراق ئەگەر حکوومەتی فیدرال ئیرادێکێ لە دژی هەرێمی کوردستان دەبی ئەو مشکلەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان حەلکە، لەگەڵ پەرلەمانی هەرێمی کوردستان حەلکە، نابێ عقوبەی هاوڵاتی بدا، نانی هاوڵاتی ببڕێ. نانی هاوڵاتی زۆر ئاسانە. ئەمە بابەتێکی هاوڵاتی بێدەسەڵاتە لە مقابلی حکومەت و ئەوە کارێکی زۆر خراپە، تەئسیری دەمینێ. لەوەش زیاتر ئەو مناقەشاتانەی کە دەکرێت لەسەر حسەی هەرێمی کوردستان لەسەر شێوەی بەڵێ ڕەنگە کەم وکە حیساباتی ختامینێ بۆ باش کێشە بۆ نەفت فرۆشراوە، بەلاڕێدا براوە، ناگونجێ لەگە مادەی 110 سەلاحیاتی حەسری. بەڵام ئەوە خۆ لە خۆ نهاتوە، آخر
قەرارێکی هەیە حسەی هەرێمی کوردستان بڕاوە نانی خەڵک بڕاوە نانی خەڵک بڕاوە خەڵک لە حکوومەتی هەرێم داوای نانی کردووە حکوومەتی هەرێم محاولەی کردووە ڕەنگە محاولەکانی لێرە و لەوێ کەم و کوڕێک چێبی بەڵام مەجبور بووە ئەوە بکە بۆیە من پێم وایە لە جیاتی ئێمە هەوڵی ئەوە بدەین بیر لەوە بکەینەوە چۆن دەستور بە شێوێک دەگۆڕن عقوبەی میلەتی قارەمانی کوردستان بدەین بمانەوێ پاشگەز بینەوە لەو ڕێکەوتن نامانەی کە لە دیر زەمانەوە لە کاتی ئۆپۆزیسیۆن دەستمان پێکرد بۆ ڕوخانی ڕژێم چنەوە سیستێمێک پیادە دەکەین ئەگەر دەمانەوێ مادەی حەفت لە دەستوری عێراق هاتووە ڕیشە چێشکردنی بەعس و سیاسەتەکەی دەمانەوێت هەمان سیاست دارێک کە دووبارەکەینەوە لە دژی خەڵکی کوردستان ئەمە سمعی عێراق وەکو دەوڵەت زۆر بەرەو خراپی دەبا و عێراق بەرەو هەردەیرێکی کاچی بە کاچی دەبا. بەڵێ کاک سعدی ڕەنگە بۆ شیعە و سوننە بە زۆرێکی تر بێ ناکۆچەکانیان بەڵام پێت وانە کە ئێستا زۆر جار باز لە بچووک بوونەوەی قەوارەی هەرێمی کوردستان باز لە سزادانی خەڵکی کوردستان بە زۆرێک لە زۆرەکە وەک بەڕێزت باسە کرد پێویست نیە بۆ هەرێمی کوردستان هێز و لایەنە سیاسیەکان ئەوانەی کە دەنجی باشیان هێلانی کەم یەک ڕیز و یەکگرتوو بن بۆ یەک وەرەقەی کوردستانی هەبێت بەرامبەر بە بەغدا بەرامبەر شیعەیان سوننە ئەگەرچی خۆشیان پەرتەوازە بن. دەزانی چۆن بەڕاستی پێت بڵێم من عادەتم نییە بچم یەخەی هەموو ئەوە بگرم بە دەرەجەی ئەساس ئەوانەی کە لە هەرێمی کوردستان تەئسیریان هەیە لەسەر بازار لەسەر معنەویاتی خەڵک لەسەر پۆشتەکردنی بازار لەسەر شێلوکردنی بازار لەسەر ناجێگیرکردنی بارودۆخی ئەمنی لەسەر تەسبیتکردنی بارودۆخی ئەمنی خۆشکردنی گوزارانی خەڵک ناخۆشکردنی گوزارانی خەڵک بە دەرەجەی ئەساس پارتیە دوایە یەکێتیە ئەوانی تر بە ڕقم ماوەیە کەس نایە ئەوجە لە ڕقم دەوە 1 و 2 3 ئەوان کە دێن ئەو مەسئولێتە مەسئولەتی پارتی وێچێتیە بەڵێ و پارتی وێچێتی بۆ چوونی جیاوازمان هەیە ڕاستە ئێمە یەکتری تێهام دەکەین و حەقیشە چونکە دەسەڵاتی زۆر لای پارتی ئێستا بۆیە ئەمن پێم وایە دەبی پارتی تەحملی ئەو ڕەخنانە بکە و یەکێتیش تەنها ئیشە ڕەخنەبی بەڵکو دابنیشین بە وردی بیرکەین کێشەکان چۆن چارەسەر دەکەین لێک دووربوونی یەکێتی و پارتی زۆر خراپە بوون بە تابع و بەبێ مناقەشەی یەکێتی بۆ پارتی ئەوەش خراپە بەڵکو دەبی لە گفتوگۆ و چارەسەرکردنی ناکۆچەکان دابن بەردەوام وەلایەنەکان تریش داوەتکەن دەستباریان لەگەڵ بگری بۆ چارەسەرکردنی کێشەکان غەیری ئەمە ئەوی تریان تەنها دوورمان دەخاتەوە لە چارەسەرکردنی کێشەکان و لە هەمان کاتیشدا تۆ حیسابی ئەوە بکە ئێستا ئەوڕۆ ئێمە مناقەشەمان لەسەر معاشی مانگی 10 و 11 و 12 بوو یاسایەکیان هینا یاسای حجزی مالی چی پێ دەڵێن پڕکردنەوەی قەرز حجزی مالی کورت هێنان و ئەوە لەو یاسایە مادەیەکیان داخل کرد مادەی حەفت کە باسی هینەکە باسی شێوەی چارەسەرکردنی علی ئەو مشکلێ دەکا بە مەرجێک مانگی 10 و 11 و 12 ئەدرێ بە هەرێمی کوردستان ئەگە هەرێمی کوردستان 250,000 بەرمیل نەوتیدا بە سعری سۆمۆ ئەگە هەرێمی کوردستان نیوەی داهاتی منافزی حدودی غێر نەفتیدا بەم شێوە چارەسەر بکرێت ئەوە حەل نەبوو ئیسیجابە نەبوو لەوێشان جدی نەبوون لە چارەسەرنی نەمدیت بەغدا جدیە بەغدا قەراری داوە یان لایەنە سیاسیەکانی عێراقی قەراریان داوە تەسویەی حیساباتی خۆیان بۆ جاری ئەخیر لەگەڵ هەرێمی کوردستان بکەن و پێیان وایە هەرێمی کوردستان دەمێکە ئەوان لێ دەکە بەڵام ئەمان تەسویەی حیسابات لەگە هەرێمی کوردستان نییە بەو شێوەیە لەگەڵ حیزبە ڕئیسیەکان نییە لەگە مەسئولین نییە تەسویەی حیسابات عقوبەدانی خەڵک تەسویەی حیسابات نییە معاش بڕینی خەڵکی فەقیر تەسویەی حیسابات نییە بۆیە پێویستە ئەمە عیلاج بکرێت بە شێوەیەکی تر و ئەم هەرێمی کوردستان
قسەکانی ئێمە لە هەرێمی کوردستان بەرزە یان نزما هەرێمی کوردستان دەمینێ بەشێک لە عێراقێکی فیدرال. بەڵێ کاک سعدی بەڕێستان باستان لە یەکێتی و پارچەی عێراقی فیدرال بەوە بەندە کە ئێمە ئەم نەتیجە تەفاوم بکەین. بەڵێ کاک سعدی بەڕێستان باستان لە یەکێتی و پارتی کرد کە پارتی دموکراتی کوردستان بە دەرەجەی یەک بەرپرسە و دواتر یەکێتی نیشتیمانی کوردستان لە چارەسەرکردنی کێشەکان بەرپرسن. ئێستا پەیوەندی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لەسەر پرسە هەڵواسراوەکان کۆمەڵێک مەلەفی هەڵواسراو هەیە لە چه ئاستێکایە؟ نا وەفدی هاوبەشمان هەیە و ڕئیسی وەفدەکەش کاک قوبادە یەکێتی نیشتیمانیە، یعنی کەس ڕای نەکردووە لە حکومڕانی، بەڵام ڕانەکردن و وەفد چوون وەفد هاتن بەبێ هەنگاوێکی جددی مەسەلەن ئێستا دەبێت لەگەڵ عێراق بۆ چارەسەرکردنی ئەو مشکلانە ئیسیجابەیەکەوی. لە ماوەی دوایی وەفدی زۆر ڕۆشتەوە بۆ بەغدا. ڕۆژنی وەفد بۆ بەغدا بۆ ئەوەیە مەسەلەن من لە دیمانەیەکی دکتۆر ڕۆژ جێم لێ بوو زۆر بە سەراحەت دەڵێ ئێمە وەفدێکی پارتیمان نات چونکە ڕووی دەمی عێراقیەکان بە زۆری لە پارتی بوو. ئەو سەبەبێکی تر دەڵێ عەلە ئەساس پارتی بە گەورەترین حیزب ئەگەر ئەوەبی کوردستان دەڵێن نا سەبەب ئەوە نیە، ئەم پێم وایە عێراقیش دەزانی ڕەنگە بەشێکی زۆر لە کەم و کوڕیەکان لەوێبی یا چارەسەرکردی کەم و کوڕیەکان سەبەبەکەی پارتی بی. لەگەڵ ئەوەش عێراق مەبەستی هەرچی بی دەبێ ئێمە لە هەرێمی کوردستان لەو مەوزوع هەوڵی ئەوە بدەین بە یەکگرتوویی بە بەرنمەیەکی تۆکمە چارەسەری کێشەکان بکەین. یەک مەوزوع هەیە دەبێ ئێمە تێی بگەین، ئەویش ئەوەیە مەسلەی ئێمە لە مەسلەی حسابی و ئیداری دەرچووە. ئەوان یاسایی ژمارە 6 زیندوو دەکەنەوە بۆ تەفسیرکردنی مادەی 110، ئەوان دێن ئەو عجزی مالی دێن ئێستا بە شێوەیەکی بەرز و نزم فۆرمێک دەدۆزنەوە بۆی حسەی هەرێم لە پرۆژەی یاسای 2021 ینی بودجەی 2021 داخل بکەن. ئەوانە هەمووی مەسائلی حیسابی و ئیداری نیە. مشکلەی ئێمە گەیشتۆتە قۆناغێک کە وەکو عملیەی سیاسی وەتەنی نیشتیمانی بڕوامان پێک نەمایە، یعنی کێشەکەمان بۆ بە کێشەیەکی سیاسی پێویستە لایەنەکانی ئێمە وەفدێکی گەورە لە هەموو هەرێم لە هەموو لایەنە سیاسەکانی هەرێم بچن بۆ بەغدا لەوێ چەند ڕۆژێک بمێنم لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان. ئەم پەیوەندیەی نێوان لایەنە سیاسی عێراقیەکان بۆ ئیدامەدانی پرۆسەی سیاسی خۆ نەگەیشتۆتە مەرحلەی تەکامل، هیچمان لە دەستور جێبەجێ نەکردووە، عێراقمان لە خەتەر نەجات نەداوە. عێراق لە کەناری نەمانی دەوڵەتە، یعنی مەرحلەی لادەولەیە. ئەکە ئەسڵ هاتنی بەڕێز مستەفا کازمی وەکو سەرۆک وەزیران هات بۆی عێراق نەجات بدا، یعنی حرمەتی عێراق بجێڕێتەوە کە بۆی نەگەڕایەوە بۆ ئەو بوو ئینتخابی پێشوەخت بکە کە من تەوەقوع ناکەم ئەوەی پێ جێبەجێ بکرێت. هیچ لایەنێک لە لایەنە سیاسیە گەورەکان لایەنگیری کردنی انتخابات نییە. مانجی 6 مانجی 10 پێم وایە ناکرێت. بۆیە من تەسەور دەکەم ئێمە دەبی لەو مۆزوعە سیاسیەن گفتوگۆ بکەین لەگەڵ لایەنەکان و هەوڵی ئەوە بدەین هەڵەکانی کە هەن لە عێراق بە هەڵە تێگەیشتنێکەیە، لای ئێمە بە هەڵە تێگەیشتنێکەیە پێویستە ئەوە ڕاستکرێتەوە، ئەگەرنا ئەلەو دەوامە دەسوڕێنەوە خەڵکیش دڵە ڕاوچەی دەبی ناتوانانی ئیسراحات کرد. بەڵێ کاک سعدی لە دیمانەکەی بەڕێز دکتۆر ڕۆژ هەندای مەکتەبی سیاسی پارتی باز لەوە دەکات کە وەکو بەڕێزت وتت کە ئەوان وەکو پارتی وەفدێکیان ناردووە، ینی ئێوە گەر لەگەڵ پارتی لێک تێگەیشتنتان باشتر هەبێت و نزیکتر بن باشتر نەبوو وەفدێکی یەکێتی و پارتی بە کە دوو ڕقەمی گەورن تێگەیشتنێک لای شیعە و سونە دروست بکەن کە ئەوان ئێوە نوێنەرایەتی کورد دەکەن و کێشەکان ڕوبەڕووی کورد بکرێتەوە نەوەک حزبێکی سیاسی و حتا لە دیمانەکەی ئەڵێ ئێمە بەدیلیشمان دەبێت. خەڵک زۆر لەسەر ئەم بەدیلە وەستاوە، ینی ئەو کاتە بەدیلەکە دەبێت چی بێت؟ ئەزانی چۆنە من پێم وایە ئەمە خۆی ئەم نەوعە هەڕەشانەی کە موبەتەن دەکرێت من نازانم. دوکتۆر ڕۆژ پیاوێکی زیرەکە و لە ڕستە سازیدا زۆر سەرکەوتووە، کوردەکەشی زۆر باشە، بەڵام نازانم ئەمەی بۆ چییە. یعنی ئێمە ینی مەبەست ئەکید ئەوە نییە کە
ئێمە تاقین بەڵام ئێمە لە هەموو حالەتەکاندا ئێستا ئەنجامەکانی ڕەفراندۆم بەرەو هەرچی ڕۆیشت ئەوە مەوزوعێکە لە ڕەفەکە دانراوە خەڵک قسەی خۆی کردو ڕێی خۆی داوە و ئێمە گەیشتونتە ئەو قەنەعەتەی کەوە خەڵک تەخویلی سەرۆکایەتی یان بڵێن تەخویلی لایەنە سیاسیەکانی کردووە کە بە ناوی خەڵک قسە بکەن بەڵام ئایا لەو مەرحەلەیە کە ئەومان کرد بە هەڵە تێگەیشتێک نەبووە هەڵسەنگاندنمان بۆ ئەو بارودۆخە ئەوێ ڕۆژێ لە جێ خۆی بووە بە هەر نەوعێک من پێم وایە ئەمە بەدەست باقی عێراقا کە کورد هەست بە بوونی بە ئەندام لەو خێزانەی عێراقی بکەیانەکە ئەگەر نانی ببڕێ سەرچەنجی بدا وەڵامی نەداتەوە عقوبەی خەڵک بدا بەڵێ خەڵک حەقیتی خۆی بە ئەندامی ئەو خێزانە نەزان و ممکنە کەم و کوڕی هەیە ئەی کەم و کوڕی لە ئەوی بەسرا بۆچە بڕوە ئەوی عیمارە و ناسریە بۆچە بڕوە خۆ ئەوەیش غەدی لێ دەکرێت یعنی پێویست ناکە ئێمە بین بین چارەسەری بین خۆمان بخەینە مەرحەلەیەکی نەزۆکی ئەو تۆ کە نەتوانین بێکەوە هیچ بکەن ئێمە تاریخێکی دوور و درێژمان بەیەکەوە هەیە بەڵام جیلێکی تازە هاتووە ڕەنگە و جیلە تازەیە زۆر تێنەگا نەزانی جەلال تاالبانی ڕەحمەتی سەرۆک مام جەلال مەسعود بارزانی کاک مەسعود بارزانی سەرۆکی پارتی و بەرپرسەکانی تر لە ناو پارتی و لە ناوێچێتی چ جهودێکیان کردووە لە ڕابردوودا بۆ ڕوخاندنی ڕژێم و بۆ حەواندنەوەی کادیرەکانی ئەم حیزبانە کە لە دەرەوە داهاتن دێرە جەماعەتی خۆیان دەدەم پێم وایە ئەمانە پێیان وایە بە چەقەنە هاتوون و هاتنە سەر حکوم وانییە بابە وانە هەرێمی کوردستان بەردەبازێکی ئەساسی بوو بەردەبازێکی ئەساسی بۆ ئەم بێنە سەر حکم وە پێویستە ئەو لە چاویاندابی و هەرێمی کوردستان دەمێنێتەوە پێگەیەکی زۆر محکەم لە عێراقێکی فێدەرال ئێستاش و لە داهاتوش هەر کەسێک بیر لەوە بکاتەوە هەرێمی کوردستان زەروری نییە من پێم وایە بە هەڵەیەکی گەورە داچووە و عێراق بەرەو ئاقارێکی زۆر خراپ دەبا بەڵێ کاک سعدی من ئەمەوێ وەڵامێکی تر لە بەڕێستم دەستکەوێویش مەوزوعی پەیوەندی نێوانیچێتی و پارتیە لەسەر مەسلەی چارەسەری کێشەکان لە هەرێمی کوردستان و چارەسەری کێشەکانی هەرێم لەگەڵ بەغدا ینی من تاکید لەوە بکەمەوە کە گرنگ یان بەڕاست و دروستی پەیوەندی ئێستا یەکێتی و پارتی لێک تێگەیشتنیان بای ئەوە هەیە کە هەم پلانێک دابنێن بێکەوە بۆ چارەسەری کێشەکان جا لە لا مرکزیەتە لە پرسی حکومڕانی هەرێمی کوردستانە و پلانێکیش دابنێن بۆ ئەوەی ئەو تێگەیشتنە لای ئەو نەوە تازەی شیعە و سونە دروست بکەن کە ئێستا حکومەکە لە بەغدا دەزانی چۆن ئێمە تیمێکمان هەیە لە حکومەت ئەو تیمە ئێمە بەجددی خەریکەوە هاوکاری دەکات ئەمە تیمی حکوومەتە مەبەستم ڕەهەندە سیاسەکەی و ئێمە لە ڕووی سیاسیەوە ئێمە زۆر باش پشتگیری تیمەکەی خۆمان دەکەین و پشتگیری هەموو بەرنامەیەک دەکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان لە بەغدا و بوونی هاوسەرۆکی ئێمە لە بەغدا منیش چەند جارێک لەگەڵی دابوومە لە بەغدا بۆ چارەسەرکردن هەموو جهودەکان ئەوەیە کە کێشەی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت وما ئومێدمان وا بۆ ئەو چوونەی وەفدی پارتیش بۆ بەغدا بۆ ئەوە بوو چارەسەری کێشەکان بکەین نەتیجەکەی ممکنە وەکو پێویست نەبوو بێ بەڵام پێویستە برایانی پارتیش ئەو حقەتە بسەلمێنن کە بە هەڵە لێکدانەوەیەک لە هەموو لایەکانمان هەیە و بمانەوێت چارەسەری بکەین پێویستە بین بگەڕێنەوە بۆ سەردەمی زێڕین کە بەیەکەوە هاوکاریمان کرد توانیمان ڕژێم بڕوخێنین توانیمان عێراقێکی فێدەرال توانیمان دەستور مسادەقە بکەین و توانیمان چەند قۆناغی عێراق بەرەو پێش ببین ئەم بۆ چوونانەی ئەخیر لەسەر عقوبەدانی هەرێمی کوردستان یان ئیلا عقوبەدانی هەرێمی کوردستان تەنها ڕێگایە یا بیرکردنەوە لە گۆڕینی موادی دەستوری
یان بیرکردنەوە لە حکمڕانی لە عێراق بە شێوەیەکی مرکزی بە قووەت لەلایەن هێزێکی سیاسی یا قەراردان لە عێراق لەسەر ئەساسی کەمینە و زۆرینە بە هەڵەیەکی گەورەیە چونکە کورد حیزب نییە کورد قەومیەتی دۆمە لە عێراق پێویستی کەمینە و زۆرینە نابێت قەرار بدێت لە چارەنووس و پاشە ڕۆژی کورد ئەمە غەڵەتێکی گەورەیە ئەگەر بە هەڵە تێگەیشتنێک هەیە لە بابەتێکی معەن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان معالەزە بکرێت قسەی دەسە بکرێت بەڵام کوردی اعتیبار بکرێت وەکو حیزبێکی سیاسی یا پێیان وایە دەبێ حزبێک لە عێراق بە هەر نەوعێک بی قانونی انتخابات بە شێوەیەک بگۆڕی کە زۆرینە بێنێ و حکم بکە و بە زۆرینە و کەمینە قەرارات وەرگێ بەبێ گوێدانە هەست و بەبێ گوێدانە معانات و داخوازەکانی خەڵکی کوردستان ئەمە جێڕانەوەی کوردستانە بۆ مربعی یەکەمەوە کاری چقرا بەڵێ کاک سعدی یەکێتی نیشتیمانی یەکێتی نیشتیمانی لەسەر ئەو مەوزوعە داوا لە پارتی دەکە کە بەهادی ئەو مەوزوع مراعات بکە و هەوڵی ئەوە بدا ئەو کەم و کوڕیانەی هەن ئەوانەی کە لە چوارچێوەی دەستور پێویستە ئێمە جێبەجێ بکەین ئەوەی پەیوەندی بە ئێمەیە ئەوەی پەیوەندی بە عێراقشە گفتوگویان لەگەڵکەین ئەوانیش داخوازە دەستوریەکانی هەرێم جێبەجێ بکەن. زۆر باشە کاک سعدی ئێستا لە ماوەی ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردوو جارێکی تر جەدەلێک هاتە ناو هەرێمی کوردستان لە مۆزوعی یارمەتیدانی هەرێمی کوردستان لە شەڕی داعش و بە چاودادانەوەی هەرێمی کوردستان دیسانەویش بوو بە ناکۆکیێکی سیاسی مەسەلەن هێزی پێشمەرگە و هێزی دژەتیرۆ لەکوێ هاوکاری ئازادکردنی شارێکی کردووە بەڵام ڤیددیۆکە گواسترایەوە بۆ ململانەیەکی ناوخۆیی ینی تاکەی باری شانی خەڵک قورس بکرێت لەسەر ئەم پرسانە بۆچی ئەمە وەکو نەتەوە وەکو نیشتیمانیت جوابی نادرێتەوە وەکو دێت مۆزوعەکە دەخرێتە سەرشانی حەزبێکی تر یان بەلا ڕێدابردننی پرسەکان ئەوە هێندەی تر خەڵک مادوو ناکات من نازانم ئێران دەڵێت چوو مەبەستی چییە و تورکیا دەڵێت چوو مەبەستی چییە بەڵام ئەوەی کە پەیوەندی بەو مەسەلایە لە دوێ حالەتدا ئەو شتانە ڕوویداوە مەسلەی دەبابەکانی خوار مەسیب سەلاحەدین بەرەو شەقلاوە ئەوی بابەتێک بە هەموو ساڵێ جارێک لەوێ یاد دەکرایەوە پێم وایە ئەمە خەتای یعنی ئەو مەوزوعانە بەڕێز کاک مەسعود زۆر باش دەزانی کاکۆسەر زۆر باش دەزانی و ئەوان سەرپەرشتی ئەم کارانەیان دەکرد لە کاتی خۆی پێویستە یەک حالەتە ڕوویداوە ئەوەی کە لە خوار مەسیفە و دەبابان هەر لایە و بە نەوعێک مەبەست داستانی کۆڕێ کۆڕێ بەڵێ ئەوەی کۆڕێ شەیدەکانی کان هەموو شەیدی یەکێتین هەموو خزمی فەدۆ و ئەوانەی مەخموریەکانن لاوەیە و فەدۆیە و خزمی فاقەن و ئەوانن ئەو پێویستە ئەو مۆزوعانە ساخترێنەوە ئەوە یعنی ئەمە نەکرێتە بابەتێک بۆ ئیستیزازکردنی یەکتری ئەوەی مەخموریش من لە کۆبوونەوەکەدام ئەو کۆبوونەوەی پێشی هجوومکردن بۆ سەر مەخمور و بۆ سەر لە دژی داعش من لە کۆبوونەوەکەدا بوو و ئەو کۆبوونەوەیە پێم وایە کاک کۆسرەت و مەلا بەختیار و کاک بافل و من و کاک ڕزگار عەلی تێدا بوو بەڵێ و لەو کۆبوونەوەیە باسی ئەوە کرا کە دژە تیرۆر دێ حتا کاکتۆ ڕۆژ لێ و کاکتۆ ڕۆژ باسی ئەوە کرد بۆ بەشێکیان نایە بۆ خازر ئێمە وتمان نەخێر ئەمە دیفاع لە هەولێرەکەین بۆ مەسەلەی مەخموریش توانین ئەو کات کاک لاهور ئەوەی ڕوون کردەوە کە دژە تیرۆر لە ڕووی هێزێکە کە ئەتوانێت بشتێنێ ئەتوانێت ڕزگار بکە بەڵام ناتوانێت دژە تیرۆر لێ ڕابگری بۆ پارێزگاری هێزی تر هێتوانی پارێزگاری بکە دژە تیرۆر بۆ ڕزگارکردنی جێگایشتر بەکاربێنە بۆیە من ئەوەی کاک سیروان باسی کرد دوونێ بوو پێرێ بوو زۆر زەحمەتیشی دیت لە ڕوونکردنەوەکەی پێم وایە دەبواە ورتر باس بکە مەوزوعەکە ئەوە نییە هێشتا کەسی لەگەڵدا نەبووە هێزی پارتی لەو ناوە نەبوو ئەوە نەبوو بەڵام هێزی ئەساسی ڕزگارکردنی مەخمور دژە تیرۆر بوو و ڕەنگە لە گوێر هێزێکی تر بوو
بۆیە نادیدەگرتنی جهودی ئەویتریان معناوی نیە ئەویتریان سەردەخە سەرناخە شێوانی تاریخە شێوانی تاریخە تاریخێکی زۆر نزیک و بەشێکی زۆر لەوانە ماون بەشداری کۆماری ئیسلامی ئێران ئەو کاتە ئەو ئێواری کە ئێمە دانیشت بووین ئەو کات هەمومان گلەیمان هەبوو لە کاردانەوەی ئەمریکا لە ئەوروپا لە وڵاتانی جیران زووترین کاردانەوەی کۆماری ئیسلامی ئێران بوو بۆ هاتنی بۆ پشتیوانیکردن لە دژی دژە تیرۆر ئەو کاتەش تەفسیرەکەەوە بوو تەبعەن ئەوان حدودیان هەیە دژە تیرۆر ناتوانێت بەرەو ڕەواندز و بەرەو حدودی ئێران بڕوە و پێویستە زوو ڕێگای لێبگیرێ بۆی ئەم بشتێندرێ بەڵام لە هەموو حالەتەکان ئەوان زووتر لەوێ بوون من پێم وایە ئەو نەوع ڕوونکردنەوەوانە ئەو نەوع بەلا ڕێبردننی و یا شێواندنی تاریخەکان خراپە پێویستە ئێران بەچمە بەستێک ئەوەی کردووە من نازانم بەڵام کاردانەوەکەی برادرانی لێرە وەک خۆی پێویست و نەبوو بۆیە پێویستە ئەگەر دەمانەوێت پێویستە وەک خۆی باس بکەین چونکە ئەوانەی بەشداری ئەم عینیان کرد هەمویان ئەوەی بەشداریان کرد هەمویان ئێستا لە حیاتن من ئەوەی کاگمەلا بەختیارم جێلێ بوو تقریبان لە هەمویان لە هەموو ڕوونکردنەوەکانی تر باشتر بە ئەوی کرا لەو مۆزوعە و ناکرێ ئێمە تەنها ینی ئەم پێشمەرگانی کە لێ بن ئەگە یەکێتی ئەگە پارتی بێ دژە تیرۆر بی یا دژە تیرۆری ئەمنابی فەرقیت یا ڕزگارکردنی مەخمور ئەساس بەڵێ باش کاک سعدی ئێستا پرسێکی تر هەیە ناوە بۆردومانی ناوچە سڤیلەکان دەکرێت ناوچە گونشینەکان دەکرێت لە ماوەی ڕابردوو لە منتیقەی باڵەکایەتی هاوڵاتێک زەرمەند بووە ینی سەروەری خاچی هەرێمی کوردستانیش بەهۆی ناکۆشی هێزێکی کوردستانی و حکوومەتی تورکی ئەمەش دیسان هەرێمی کوردستان باجی داوە ئێوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان هەوڵ نادەن ڕێکەوتنێک یان تێگەیشتنێک دروست بکەن بۆ ئەوەی بتواندرێت کە لە لەشکرکێشی لە بۆردومانکردن سەروەری هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەژار هێندەی تر زەرمەند نەبن ئێمە دژی ئەو هاتنە ناوەی تورکیا بووین و هاتن ناوەی تورکیا حەل ناکە یعنی پێکاکە 2 کەسبی 5 کەسبی 1000 کەسبی 200 کەسبی بمینێ دەمینێ حزوری دەیە و ئەم نەوع محاولاتانە لە ساڵەکە لە ئەوە 20 ساڵە بەڕێگاوەیە دەیان ملیار دلار سەرفکرا و کۆتایی نایە بەم شەڕ بەشەڕ و من پێم وایە ئەوەی ئێستا کە ڕوو دەدا بەشێکی زۆری ئەو ئاوەدانکردنەوەی کارێمی کوردستان بە ئیمکانیاتی زۆر کەم و بە توانای زۆر کەم توانیوێتی بیکە تێک و پێکی تێک و مەکانی دەدا خەڵکێکی سڤیلی زۆر ماندوو تێکۆشەر ئەزیێت دەکێشی ڕز و باقی خەڵک دەسووتێ زۆر کەمتر ئێستا تازە لە ئازادی لە بینی حاجی ئۆمەران و ڕایەت لە ماڵێکی داوە 200 سەر حیوانی کوشتوێ 200 سەر حیوانی فەقیر چێ قەرەبووی دەکاتەوە من ئازادی دەبین مە ئازادی مجەمەعێکی ڕوو هیچ سەبەبێکی نییە لێ لە ئازادی لە ئینە بدات ڕەنگە یەک ئیخباری کرابێ ئیخبارێکی درۆ لێ کۆڵنیۆ باش نەکرابێ یەک کەس لەوێ ئازێتنەوە بە ژیانیشی تەسەور ناکەم پێکاکە لەوێ بژی هەر ناتوانێ بژیش ئەوە کارێک خراپە ئەوە پێویستە ڕێگای لێ بگیرێ و ئەوە یەکێتی نیشتیمانی زۆر جار لەسەر ئەو مۆزوع هاتە جواب تەنانەت کۆماری تورکیا نوێنەراتی یەکێتی ئڵغا کرد ماوەیەک مەتاری سلێمانی داخست مەتارەکەی داخۆی چێتی نەیوتووە بە تورکیای وتووە ئەمە چارەسەری نییە بەو شێوەیە و ڕەنگە برادرانی پارتیش وا تەسەور بکەن لەو ڕێگایەوە یەکێتی لەگەڵ تورکیا عەزل دەبێ ئێخۆ کە لە شێریش نەبی خوا ڕۆژ دەکاتەوە زۆر باشە کاک سعدی بەڕێستان ئەزمونێکی گەورەی سیاسیتان هەیە لە چوارچێوەی پەیوەندی دیبلۆماسی و پەیوەندیەکانی دەرەوە ئەوانە ئێستا دۆخی هەرێمی کوردستان و پەیوەندی هەرێمی کوردستان وەکو موئەسسەسات
لەگەڵ وڵاتانی دراوسێ و لەگەڵ وڵاتانی جیهانی بە تایبەتیش ئەمریکا چۆن نەبینیت؟ وەڵام من پێم وایە پەیوەندی ڕسمی ڕێگە نادرێ حکوومەتتی هەرێمی کوردستان پەیوەندی ڕسمی خۆی بکە. ئێمە فەرمانگەیەکی پەیوەندیەکانی دەرەوەمان هەیە، بەڵام تقریبان دەوری متەرجیم دەبینی ئەو فەرمانگەیە نەیتوانیوە دەوری خۆی ببینی. نوێنەرایەتیمان هەیە، نوێنەرایەتیەکانی جاروێ سنووردار دەکرێن و حیزبەکان زیاتر هەوڵی ئەوە دەدەن کە ڕێبگرن لەوەی فەرمانگەکان یان حکوومەتتی هەرێم بتوانی بە دەوری خۆی هەڵسێ. حکوومەتتی هەرێمیش ئەگەر نەتوانێ هەموو حیزبەکان کۆنتترۆل کە نابێت لەسەر هەندێکی ڕێگا بدە و هەندێکی ڕێگانەدا. من پێم وایە ئەو پەیوەندیانەی هەن پەیوەندی لەسەر ئەساسی بەرژەوەندیە و هیچ پەیوەندێک لە دنیاش لە دەروی بەرژەوەندی نییە، بەڵام ڕێکخستنی پەیوەندیەکان بەم شێوە ناڕێکەی کە هەیە لەگەر وڵاتان هیچ سوودی بۆ هەرێمی کوردستان نابێت بەڵکو زەرەری دەبێت. بەڵێ کاتە لەو بارەشەوە کێشەمانێ بۆی هەرێمی کوردستان نەکەوێتە گۆشەیەکی بەرتەسکەوە پێویستە لەبارەی پەیوەندی لەگەڵ وڵاتانی دراوسێ لێک تێگەیشتن لەگەڵ وڵاتانی دراوسێ چۆن وا بکات مؤسسانە لە بری حزبیانە مامەڵە بکات. آخر ئێمە ئێستا کە ئێمە یەکێک لە کارەکانمان ڕۆژانە ئەوەیە ئیلتیزام بکەین بە یاساکانی نێودەوڵەتی لە مەسلەی سنوور و لە مەسلەی پاراستن و حرمەتی دەوڵەتی مقابل. ئەوەی سنوور دەبەزێنی هەرێمی کوردستان نییە، وڵاتەکانن. بەڵێ ئەگەر باسمان لەسەر قودسیەتی سنوورە ئەوان سنووریان لا مقدەزنی، ئێمە نین. یعنی هەرێمی کوردستان هیچ ئیشی بەوە نیە سنوور ببەزێنی. سنوور لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ ناو هەرێمی کوردستان لایەن وڵاتانی دەوروبەر دەبەزێنرێ. بەڵێ کاک سعدی بینەوە سەر پەیوەندی هەرێم و بەغدا بەشێک لە پەرلەمانتارە کوردەکان و بەشێک لە پەرلەمانتارەکانی شیعەش بە تایبەتی و تەنانەت هەندێک هێزی گەورەی شیعەش کوتلەی شیعەش باز لەوەکەن کە بەشێک لە داهاتی هەرێمی کوردستان بۆ مەبەستیان نەوتە بۆ تورکیا ڕوا پێویستە بگەڕێتەوە بۆ بەغدا و لە ڕێگەی سۆمۆ بڕوا ئەویان لێ بۆ بە گرێک و شارعی خۆشیانی پێ جوڵاندووە. ینی ئەم کێشەیە گەر چارە سەرکرێت لە چوارچێوەی دەستور لە بەرژەوەندی زیاتری هەرێمی کوردستانێ تا ئەوەی وەکوی ئێستا ئەفرۆشرێوەکوی لە راپۆرتی دیلۆت هاتووە کە نرخی بەرمیلێکنەوە تەنها $7.8 بۆ هەرێمی کوردستانە بێنێتەوە. من پێم وایە ئەم مەوزوعە مەوزوعی ئاساسیە لە علاقاتی ئێمە و عێراق، یان بەلای کەمی وەکو بەهانە دەهێنرێتەوە، بەڵام خۆی سەبەبی تریش هەیە ڕەنگە هەوڵی ئەوە بدەن کە عێراقێکی فیدرالی پەرلەمانی بگۆڕدرێ بە عێراقێکی بەهێز هێزێک حکمی عێراق بکە. ئەو پانتاییە گەورەی بۆ کاری پەرلەمان و کاری دیموکراسی و داخوازیە جەماوەریەکان داخوازی ئازادی دیموکراتیەکان نەهێڵێتەوە. بەڵام ئەوە سەبەبێکە کە ئەوە وتم لە سەرەتاوە لە کاتێکدا ئەوە ڕوویداوە کە حسەی هەرێم بردراوە لە بودجەی مرکزی ئەوەی ساڵی 2014 کە بەڕێز مالیکی نوری مالیکی سەرۆکی وەزیران بوو. ئەو ئیتفاقیە لەگەڵ تورکیا چۆن کراوە چۆن نەکراوە ئیتفاقەیەکی ڕوون نییە، ئیتفاقیەکە کە زۆر قسە هەڵدەگرێ و بەدای کەمی نرخێکە ئەو نرخە لە هیچ بازارێکی دنیا نییە و هەرێمی کوردستان لە ئەنجامی هەبوونی ئەو نرخە کەما ئەمڕۆ بازەوە دەکرێت $28 میلیارد قەرزارە. سوئالی زۆر مهم دەکرێت سوالەکەش هاوڵاتی خۆشمان دەیکە جیرانەکانیش دەیکەن بەغداش دەیکە دەڵێ ئێوە $28 میلیارد قەرزار نەفتان فرۆشتووە یا کڕیوتانە. بەڵێ ئەدی ئەگە بتان کڕی با چەند خەزارە بوو. بۆیە گفتوگۆکردن لەسەر ئەو مەوزوعە پێویستە هاوکاری یەکتری بکەین بۆ ئەوەی ئەو مەوزوعە چارەسەر بکرێت. ئەو ڕێکەوتنامەیە کە هەبووە و ئێستا بەشێکی داخل کراوە بۆ بودجەی 2021 و برادرانی حکوومەت کە قوباد و وەزیرەکان زۆر بەوردی بە دوایەوەن بتوانین عیلاجێک بکرێت. بەڵام ئەکید ئەم محاولاتی ئەوان حکوومەت پشتیوانی سیاسی لایەنە سیاسیەکانی دەوێت تا چ ڕادەیەک ئێمە سەرەکەوین
و دەبێ ئەم مەوزوعە جارێک بۆ هەتایە کۆتایی پێبێ چونکە بۆتە بەشێک وای لێ هاتووە ئێمە مشکلەکانمان لەسەر بدەبا مشکلەکانمان لەسەر خاک بێ لەسەر ئەو بەشە داگیر کراوانەی کاوڕۆ پێی دەوترێ ناوچە کێشە لەسەرەکان لەسەر ئەو ناوچانە بێ نە لەسەر گالۆنێک نەفت و لەسەر دوو گالۆن بنزین و لەسەر یعنی ئەم پێم وایە داخوازەکانی خۆمان زۆر لە ڕووی هینەوە لە ڕووی سوچی دەکەین ئێمە هەموو مەسەلەکانمان بتە نەفت و سعری نەفت و چەند تەسلیمەکەن چەند تەسلیمەکە بەڵێ کاک سعدی لەسەر هەندێک پرسیاری حەزبی بکەین ینی وەکو بەڕێستان کە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانن و جەماوەرەکەتان زەماوەرێکی زیندوو و ڕەخنەگرە تێڕوانینی یەکێتی لەسەر چارەسەرکردنی بەڕێستان کە تەفسیلێکی باشتاندایە لە پێشەکیە لە سەرەتایە لەسەر مەوزوعی ژیان و گوزەرانی خەڵک ئەبێ یەکێتی چی بکات و یەکێتی چی ئەکات بۆ ئەم چارەسەرانە ئەکید یەکێتی نیشتیمانی کوردستان جەماوەرەکە خۆی وا ڕاهێناوە کە قسەی خۆی بکە و ئێمە پێمان وانە جەماوەرێک وەکو ئێمە سەرکردایەتی قەبرستان ناکەین سەرکردایەتی جەماوەرێکی زیندوی خاوەن ڕێئی خاوەن هەڵوێست خاوەن فکر دەکەین و ئەو جەماوەرەی ئێمەی خاوەن هەڵوێست لە کاتی کە پێویست بکە قسەی خۆی هەیە و ئێمە گوێ لێ ڕدەگرین من پێم وایە لە چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەتی لە سلسلەیە کۆبوونەوەی پێشمەرگە دیرینەکان کە توانیتیان ئەمڕۆ پێشمەرگە دیرینەکانی هەموو لایەنە سیاسیەکان کە ئەوانەی توانیان ئەوڕۆ بۆ ئێمە مسۆگەر بکەن کۆبوونەوەی خۆیان کرد و لە مەزوعە بە پەرلەمانیان ڕاگەیان پێم وایە بۆ سەرۆکی هەرێم و بۆ هەموو دام و دەستگاکانی تر ڕێی خۆیان ڕاگەیان بۆیە ئێمە لە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ شتێک لای ئێمە مقەدەستر نییە لە تەمینکردنی ئەمنیەت و ژیانی خەڵکی زەحمەتکێشی و خێر لە خۆنەدیوی هەرێمی کوردستان لەو پێناوەدا ئێمە هەموو گفتوگۆکانمان هەموو توندی و نەرمی لە گفتوگۆکانمان بۆ گەیشتن بە نەتیجەیەکی باش ئەو معنایوە نییە ئێمە بە دوای هی نەگەڕین بە دوای تەسعید دەگەڕین نا ئێمە تەسعید چی نین یعنی نامانەوێت شت بور و ژێنین بەڵام دەمانوێت شت چارەسەر بکرێت و پێم وایە ئێمە لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی سەرکردایەتی ئەم وڵاتە دەکەن ضروریە ببنە محامی و پارێزەری ئەو جەماوەرە تێکۆشەرەی کە لە هەموو قۆناغەکانی خەباتدا پشتیوانی شۆڕشیان کردیەوە بێشکەی شۆڕش بوونە و هەموو شتێک کە لە بەردەستیان بە تەسعیانداوە ئەمڕۆ چاویان لەوەیە کە هەرێمی حکوومەت و ئیدارەی هەرێمی کوردستان لێ نەگەڕێ برسی بن لێ نەگەڕێ لە خەتەردا بن و لێ نەگەڕێ نەخۆش بن بەڵێ لەبارەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبارەی ڕێکەوتن لەگەڵ بەغداد چی ئەکات وەکو حەزب جیالەوەی کە بە ڕێزقوبات تاڵەبانی سەرۆکی شاندێکە و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە چی ئەکەن و دوجار لەگەڵ بەغدایە ئەگەر زانیتان بەفعلی خەریکن زوڵم لە هەرێمی کوردستانەکەن بڕیارتان چیە بێ ئەوە لە کولی حادث حەدیث ئەوە بەتەنێ یەکێتی نیشتیمانی بڕیار نادەیەشت نیشتیمانی هەوڵ دەدا باشترین شێوەی کاردانەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانی تر تەتویر پێ بکە و وەکو هێزێکی جەماوەری بەکاری بێنی بۆ چارەسەرکردنی کێشەکان من پێم وایە ئێمە تهدیدی بێناوەڕۆ نەکەین باشە بەڵکو کار بکەین لە پێناوی ئەوەی کە ببێتە پەیام و پرۆژەیەکی جەماوەری یەکگرتوو لە هەرێمی کوردستان بۆی کەس نەتوانین لە بەرامبەری بوەست بەڵێ کۆتا پرسیارم بۆ بەڕێز کاک سعدیەوەیە قوارەی هەرێمی کوردستان زۆر جار باز لەوە کرێت کە مەترسی لەسەرەوە ئەو مەترسیە ئەگەر هەبێت مەترسیەکانی کامانن پێم وانە نە هەرێمی کوردستان نە قاوارەی هەرێمی کوردستان مەترسی لەسەر بێ و زۆر کەس باسی ئەوە دەکا هەرێمی کوردستان ئەوڕۆ بە ئیرادەیەکی جەماوەری خۆڕاگری میلەتەکەی خۆمان و پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتی هاتۆتەکایە و پێم وان نییە
بەو شێوەیە لە خەتەر دابی ڕاستە بەعزەک ئاستەنگی دەبی کەم و کوڕی دەبی مەشاکلی دەبی بەڵام قوارەی هەرێمی کوردستان لە خەتەر دانابی. بەڵێ دواسەرجی بە ڕێزکاک سعدی لەسەر لە بەرنامەکە من پێم وایە لە جیاتی ئەوەی خەریکی ئەوە بین بەرد و پەلار لە یەکتری بگرین لایەنە سیاسیەکان با بەجددی دابنشین لەسەر ڕێکەوتن. ئێستا هەموو لایەکمان بە تەنها چوون بۆ بەغدا جێمان ڕاگرت دەزانین هەموو لایەنەکان دەڵێن قەتعەن لایەنە سیاسیەکانی شیعە و لایەنە سیاسی ینی ماڵی شیعە بەیتی شیعی لەگەڵ لایەنە سیاسە سونیەکان هەمویان ڕەئیان لەسەر هەرێمی کوردستان وەکو یەکە. اختلافاتیان زۆرە بەڵام لەسەر هەرێمی کوردستان ڕەئیان موحەدە. ئەویش زۆر ئاسانە چونکە پاژێکیدا ئەو مزاهراتانەی بوو لە بەغدا مزاهراتی شیعە دژی شیعەیە ماڵیان دەسووتێ مەقەڕاتیان دەسووتێ دەیانەوێت ئەو ڕقوچینەی جەماوەری کە هەیە لە ڕێگای بەعزەک حوسەینیە و ڕەوزەخون و مەسئولی نامەسئول حقد و چینەی خەڵک لە وەسەتی بەرەو کوردستان تەوجێ بکەن بڵێن مشکلە لەسەر وەسەت و جنوبی عێراق ئەم هەرێمەی کوردستانە ئەنجا لەگەڵ فلان دەوڵەت عێلاقەیە لەگە فلان دەوڵەت عێلاقەیە ئەنواعی تۆمەتی بێناوەڕۆکی بۆ دروست بکەن. هیوادارین ئەم سیاسەتە سیاسەتێکی نادۆستانەیە و ئەو سیاسەتە سیاسەتێکە کە پێویستە کۆتایی پێبی. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز سعدی ئەحمەد پیرەن دای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیان لەو لێرەوە لەگەڵمان بوو. سپاس کاک سعدی کە باری تەندروستیشت زۆر باش نەبوو بەڵام سپاس کە بەشدار بووی دووبارە سپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساخ و سەلامەتی بۆ ملک خواتان.